لەم ناواییشمەکە کاگەن وەڵا ناواییشمە کردە گەڕامی تری لاکە بۆ هەلێرا دانیشتم ئەوم باشتر و دەست خەڵپان کەمەوە. حەبسە عەلی تەمان 63 ساڵ ڕۆژانە لە سەعات 6 بەیانی تا ئێوارە شەقامەکانی سلێمانی تێی دەکرد بۆ ئەوەی بژێوی خۆی و هاوسەرەکەی دابین بکات. ئەو کارتی باڵانسی مۆبایلی دەفرۆشت و ماندووبوونێکی زۆر و دەستکەوتێکی کەمی هەبوو تا وەک ژنێک لەسەر پێکانی خۆی بۆستێت و ژیانی خۆی و هاوسەرەکەشی دابین بکات. 2 ساڵە ئیشەکەم 2 ساڵە و ئیشەکەم شەقام و جادانە تۆی بینی هەمووی گەڕاوم هەمووی ئەم ناسێم دوکاندارانە کارتە فرۆشم باوانەکەم دوای 250کەوم ڕۆژی 3000م دەسەکەم ڕۆژی 3000 چێر بە تەما ئەم جادە شەقامانە تۆی بینی بەجێی بێڵم بۆم ناکرێ و ناتوانم جای سێش بە تەما بخشەڵڵا بۆ بۆنێ شانازخانگیان و ئیشێکی بۆ دۆزیمەتەوە بۆ خۆم ئەیدە بەجێ ئێڵم بە تەمانیم ئەمیشە بکەم ناتوانم لە توانەمان نەماوە ماڵی مسلمانان ئاوا بێ. کامێرای کورسات نیوز بۆ دوجار هەنگاو و گەڕانەکانی ژنێکی ماندووی لەسەر شەقامەکان تۆمار کرد کە بەڕەنجی شانی خۆی ماوەی 2 ساڵە کاسپی دەکات. بۆ لەمە دووە ئەو شەقامەکان تەنیا بۆ بازاڕکردن بەکاردەهێنێ نەک بۆ ماندووبوونێکی زۆر. شەقامەکان جێتی ئەڵم وار دەکات فرۆشتنی ئێنم بەرەو ئیشی تازە بوو. السلام عليكم. قوربانت خۆشحاڵم بەنازیرم زۆر من چاوی منی بە قوربانت خوا بێ ڕازی بێ بە قوربانت ساحێ فەرموودی بە قوربانت چاوی منی هەپچی گەورە بێ بە قوربان و چاو و خۆش بێ زۆر مەمنونتە قاچە مێشێ پشتی مێشێ سەرم مێشێتە گیانمە لەرزی ئەرێ بەخوا بە قوربانی ئێوە تۆ لەگەڵ ئێمەیت باشە ڕێنەوە ماڵەوە. گەڕانەوەی ئەم ئێوارەی حەبسە عەلی بۆ ماڵەوەیان جیاواز بوو. لەو ئێوارەیەدا ئەو بە خۆشحاڵیەوە ڕووی لە ماڵەوە کردەوە و مستەفا ساڵحی هاوسەری کە توانای کارکردنی نییە بەهۆی نەخۆشیەوە جیاوازتر لە ئێوارەکانی تر پێشوازی لێ کرد. چۆنی باشی وەرە زۆر خزمەتی من دەکا خۆشترە و ئەمانە منیش نەخۆشم ئەوان بۆ خۆ دەزان مردن هەناسەیەەکە وەنێ قوربان مردن هەناسەیەەکەدا ئەو لە ماڵ بێ خزمەتم دەکاتدا ئەو لە ماڵ نەبێ کەزە کەسی بە ئیتر ئەوان لە نزیکێک و باسوودەیی لەو ماڵە سادەیی کە بەکرێتیایدان پێکەوە ژیان دەگوزارێنن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.